ڕاستیەکەی ئێمە حکومڕانێک دەسەڵاتێکی سیاسیمان نەماوە کە خاوەندارەتی لە خەڵکی هەرێمی کوردستان لە خاشی هەرێمی کوردستان لە کەرامەت و شکۆی ئینسانی هەرێمی کوردستان بکە بۆیە داگیرکەر سوپای داگیرکەر سوپای تورکیای داگیرکەر هەر کاتێک بیەوێ دەزانێت کە دەسەڵاتێکی بێدەسەڵات هەیە لە هەرێمی کوردستانە دەزانێت کۆمەڵێک حکومڕانی بێدەسەڵات هەیە لە هەرێمی کوردستانە بە هەلی دەزانێت هەر کاتێک بوێ هەر شوێنێکی بوێت بۆمبارانیەکە بردومانیەکە و خەڵک دەکوژێت خەڵک تیرۆرەکە و هیچ دەربەز نییە بەوەی کەچی لە خەڵگێت لە هەرێمی کوردستان. هەموومان دەزانین کە دۆخێکی ناهەموار نەخۆشیەک پەتایەکی ناهەموار هەیە لە هەرێمی کوردستان کە جۆرێک بربەستە لە بەردەم خەڵک و چالاکوان و ئەو خەڵکە ئازادی خوازانەی کە هەمیشە دژی ستەم و ستەمکاری دەوەستنەوە ئەم دۆخە هەیە ئێمە بێ ڕەچاوی ئەم دۆخە بکەین بەڵام لە هەموو حاڵەتێکا بڵێ بێدەنگی ستەمکاری گەورەتر دروستەکە بێدەنگی داگیرکاری و ماڵوێرانی گەورەتر دروستەکە. چارەسەر ئەوەیە کە ئیتر دەبێت بێدەنگی بشکێنی دەبێت ئیتر خەڵک لە بێدەنگیەکانی و لە بێدەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم بێتە دەنگ بڵێ ئەگەر ئێوە حکومڕانیتان پێ ناکرێ فەرمون چۆڵیکەن. طبعاەوە هەموو کە سەزانێ ئەوە پەکەکە بەس بیانوویەکە یعنی کە حکوومەتی تورکیا ئەگرێتە بەر وەیلا ئەو خۆی مەبەستی کە ئەوەیە يعني بصراحة أوي باقو ديجي كردا يعني أو نايا بهيج نوعي ليت شوني كابي كرد بي باشد لبدا وي ساكل باشوري كردستانش بلين تحديك لبلين بارتشكاني ترباشت لبري حكومتي كي هي كبلين ولاتان أي ناسن أو نايا أوي أم حكومتي هريم هكو بناجيك بو بلين خلكاني باكور وروشالات وروش آوا بلام أوي أو بناجيش نميني لبدا وي ببيانو جاجا هل جاري ببيانو شتكوا باراستني سرورة أما باراستني بڵێن سنووری خۆیەتی لە پەکەکەیە ئەمە نازانم بۆ تا بڕۆژ ئاوەش عینەشتە یعنی ئەوە نییە ئەو بەس ئەمە بیانوویەکە بەڕاستی حکوومەتی ئێمە بەداخەوە یعنی بەداخەوە نازم حکوومەتی هەرێم تۆ لەکوێی یعنی تۆ تاکەی ئەمە پەرلەمانتارە ئەمە مەسئولینن یعنی ئێشی ئێوە چییە؟ يعني ايش يوتشو تا حكم خلقي باشور تا فوتاوا يعني ظروفك ناخوش هي موتشنيه يعني داير كاريه او خيرانا امش هات وتسري يعني تورب لشن لني شوات وبيت قصفي ام خلقه بيت هوان بكي لبايتشي يعني جار سري بهاستي براسي خلقك بها مو يقدن بين يعني كنت تاكي ما براسي وادي كل كي عاقله به يعني كي اما يقرتو بين ام حزبان تاكي حزبايتي بكين تاكو كي بين با نو كربو ام لا اولى يعني هاد الصفويه كو عثمانيه كي جاري جارانا يعني بداخه يعني كرد كان حزب كان يعني كي يعني نازانم حتى كيف يرنابين إما تا كي درس ورناقرين يعني بوشي ناينا ضنك يعني خلق بونايا إسحاق هرهم بجاري هاستايا بالراسيا بيم خوش سرتا أما جبوب كم كبداخة ولا لە 366 کەناڵی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستاندا ئەبینی کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر کاڵ و کرچیەکەونەوە بۆیە زۆر دەستخۆشی لەم کەناڵی ئێوەکەم کە هەمیشە هۆکارێک بۆ گەیاندنی ئەو دەنگانەی کە بەرپەرچی داگیرکەرانەیەنەوە لە ڕاستیە دەوڵەتی داگیرکەری تورکیا من کەوتومەتە و قەناعەتی کە بە هەموو شێوەیەک حەقی خۆیەتی چکە لە مێژووی دەوڵەتی داگیرکەری تورک ئێمە ئەو ئەیان ناسین کە چ داگیرکەرێکن بەڵام ئەوەی کە داخ و نیگەرانیە لای ئێمە حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕێکارێکی سەرچین بۆ ئەوەی کە ئەو هێرش و پەلاماردانە دروست بێت لەلایەن دەوڵەتی تورکیا و بەداخەوە عراق کەوتۆتە بەرداشتێکی ئەجگار گەورەوە کە هیچ هەڵوێستێکی نییە لەما بۆیە ئێمە ئەم جارە ڕووی دەمانەکەینە حکوومەتی عراقی و ئەبێ هەڵوێستی جدی هەبێت لەسەر سەروەری خاکی عراق هەر ئەم بێ هەڵوێستی پەرلەمانتارەکانە وای کردووە کە ئێستا گەل بە تەواوەتی تووڕێ لە پەرلەمانتارەکان ئەو پەرلەمانتارانەی کە هەن بە پەنجەی دەسەژمێرن کە هەمیشە هاوڵوێستن لەگەڵ خەڵکە ناڕازیەکە بۆ بەرپەرجانەوەی دەوڵەتی داگیرکەری تورک بۆیە لەم ڕۆبە دواوە ئەبێ پەرلەمانتارەکان هەڵوێستی ڕوون و جدیان هەبێ خۆیان یەکلا بکەنەوە یان لەبەری گەل و دژی زوڵم و زۆرن یان ئەبێ بڕۆنە ئەو بەرەی کە هاو هەڵوێستە بەرامبەر بە دەوڵەتی داگیرکەری تورک.